نەوەی نوێ بە یەکێتی فرۆشرا. دەزانم بە ناونیشانی ئەم بابەتە شۆک بوون، بەڵام زانیاری وان بۆ هێناون کە بە ئاسانی دەست هیچ میدیا و کەسێک ناکەوێت، بۆیە هەر دەبێت پێی شۆک. سڵاوتان لێبێت، سەفین کوردەم لە باسی پایتەختەوە ناوڕۆکی ڕێکەوتنی بافڵ تاڵەبانی و شاسوار عەبدوڵڵاحیتان بۆ ئاشکرا دەکەم. پێشتان دەڵێم لە ناونەوەی نوێ خەریکە چ تەقینەوەیەکی گەورە ڕوودەدات. نەوەی نوێ خەریکە بە تەواوی هەڵدەوەشێتەوە، ڕەنگە لە ماوەی چەند مانگی داهاتوودا دەرگای جوڵانەوەی نەوەی نوێ بە تەواوی دابخرێت و تێکەڵ بە یەکێتی بکرێت، ئیتر نەوەی نوێ دەبێتە مێژوو. بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی لەگەڵ شاسوار عەبدوڵڵاحیت سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ ڕێکەوتووە نەوەی نوێ بە تەواوی تێکەڵی یەکەتی بکرێت یاخود ببێتە بەشێک لە سیاسەتی یەکەت. ئەمە لە بەرامبەر چی دەکرێت و مەرجەکانی شاسوار عەبدوڵڵاحیت بۆ بافڵ تاڵەبانی چین؟ وەستن با پێتان بۆ. شاسوار عەبدوڵڵاحیت دوای ئازادکردنی بە مەرج هەر لە زیندانەوە ڕەزامەندی تەواوی بە بافڵ تاڵەبانی داوە کە نەوەی نوێ تێکەڵ بە یەکێتی بکرێت. لە بەرامبەردا شاسوار عەبدوڵڵاحیت سێ پرۆژەی وەبەرهێنان لە سلێمانی وەردەکرێت، خۆی و سر و عەبدولواحیدی خوشکی دەبنە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی. ئەمە بەس نییە، بەڵکو شاسوار عەبدوڵواحید مەرجی دیکەی بۆ بافڵ تاڵەبانی دانەوە و بە سەرۆکی یەکێتیش قبوڵی کرد. جا بە مەرجەکانتان پێ بڵێم. یەکەمیان دۆسیەی نزار عەبدوڵواحیدی برای شاسوار عەبدوڵواحید. بافڵ تاڵەبانی بەڵێنی بە شاسوار عەبدوڵواحید داوە ئەم دۆسیەی بۆ چارەسەر بکات کە نزار عەبدوڵواحیدی برای شاسوار عەبدوڵواحید چەندین دۆستی ساختەکاری و گەندەڵی لەسرە لە ماوەی ڕابردوش هەر لەسەر ئەم بابەتە لە بەغدا و بە بڕیاری دادگای ڕەسافە بە 4 ساڵ زیندانی کردن سزادرا بە تەوانی ساختەکاری و بەکارهێنانی چەکی بانکی بێڕەسید. ئەمە دەقی بڕیارەکەیە. دووەمیان چارەسەرکردنی کێشە بازرگانیەکانی شاسوار عەبدوڵواحید لە سلێمانی و عێراق. سێمیان داخستنی دۆسیەی نەدانی باجی کۆمپانیەکانی شاسوار عەبدوڵواحید. چوارەمیان داخستنی دۆسیەی چاڤیلاند و ڕاگررتنی تەواوی سکاڵای خاوەن پشکەکان. جار لە ئێستاوە نەوەی نوێ هیچ بڕیارێک بەبێ بافڵ تاڵەبانی نادات بگرە بافڵ تاڵەبانی لە ژێر پەردەوە بۆتە کەسی یەکەمی نەوەی نوێ. لێرە بەدواوە بافڵ تاڵەبانی هەر بڕیارێک بۆ یەکێتی بدات ڕاستە و خۆ لە نەوەی نوێش جێبەجێ دەکرێت تاوەکو قۆناغی تێکەڵ بوونەوەی نەوەی نوێ بە یەکێتی تەواو دەبێت. تەنانەت دوێنێ کە میدیاکانی یەکێتی و بۆردی ڕاگەاندن و ئەو گروپانەی شیوەنیان بۆ داخستنی ئۆفیسی نارتی لە هەولێر و دهۆک دەکرد، ئەمە بە بڕیاری خودی بافڵ تاڵەبانی بووە و هەموو میدیاکانی یەکێتی ڕاست پێردراون چۆن بەرگری لە یەکێتی دەکەن، ئاواش دەبێت بەرگری لە نەوەی نوێ و NRT بکەن. اینجا با باسی بارودۆخی ناو نەوەی نوێتان بکەن. لە ناو نەوەی نوێ دۆخەکە بە تەواوی تەقیوەتەوە، ناڕەزایەتێکی زۆر لە دژی شاسوار عەبدوڵواحید و بڕیاری تێکەڵ بوونەوە بە یەکێتی دروست بووە. 6 پەرلەمانتار کە زۆربیان خەڵکی هەولێرن بە شاسوار عەبدوڵواحیدیان گوتووە چۆن تۆ کۆتاییت بە نەوەی نوێ هێنا، پەیوەندی ئێمە و تۆش کۆتایی هاتوو چیتر پابەندی یەک بڕیاری نەوەی نوێ نابێت. ئەمە زانیاری تایبەتە بە باسی پایتەخت بێگومان دەستیت کەسێک ناکرێت. هەر ئەوە نییە لە ناو نەوەی نوێ ناڕزایەتی زۆرتر هەیە، بەڵام بارودۆخەکە نوێ و لە ماوەی چەند مانگی داهاتوودا خۆتان واسێنانی ئەو پەرلەمانتارانە وەسەدان لایەنگر و ئەندامی دیکەی جوڵانەوەی نەوەی نوێ دەبین. ئیدی ئەمە چارەنووسی شاسوار عەبدوڵواحید و ئەو حزبە ئۆپۆزیسیۆنەیە کە بەردەوام لۆمەی حزبە دەسەڵاتدارەکانی دەکرد و دەیگوت دەیان ڕوخێنین. بەڵام شاسوار عەبدوڵواحید خۆی تەسلیمی بافڵ تاڵەبانی بوو لە کاتێک دەیگوت هەر پلە پۆستێک بدێ بافڵ تاڵەبانی ئەو هەر دەبێتەوە چایەچی. ئەو بافڵ تاڵەبانی کێتیە بکە بە مەلیک ئەبێتەوە چایچی قبوڵی ناکە. کەچی شاسوار عەبدوڵواحید خۆی تەسلیمی ئەو کەسەکە.